خەوی غەفڵەت شکللا چوو لە سەرما کەوای جالم دڕی یەکسەر لە بەرما دڵم وا گەرمە سوتاوم لە گەرما ڕەفیقی من گەلێ مردون لە سەرما نەفکری نان و بەرگی من گرانە نەدێ و سووتاندنم ڕێگەی ژیانە. دوو ڕۆژ بۆ لێکۆڵینەوە و توێژینەوەی زانستی لە شارەکانی موفتی پێنجوێنی شاعیری هۆشیاربوونەوە واڵوێست. بەڕێوەچوونی یەکەمین کۆنفرانسی زانستی موفتی پێنجوێنی دەرفەتێک بوو بۆ ئەوەی مامۆستایانی زانکۆ و پسپۆڕانی کۆلێژەکانی زمانی زانکۆکانی هەرێمی کوردستان لە ڕاندە جیاوازەکانەوە شعرەکانی موفتی پێنجوێنی بخەنە بەردەم لێکۆڵینەوە و توێژینەوەکانیان. ئەوانەی لێرەن موفتی پێنجوێنی بە ئەستێرەی ئەدەب و فەرهەنگی کوردی سەردەمی خۆی ناودەبن. شانازیە کە کۆنفرانسی زانستی پێنجوێنی موفتی پێنجوێنی هەمومانی کۆکردوێتەوە. پێنجوێن ڕیشەیەکی قوڵی مێژووی هەیە و خاوەنی گەنجینەیەکی کاڵەکەوی کلتوریە. کۆنفرانسێکی ئەکادیمی زانستی نزیکەی بە 33 توێژینەوە توێژەران لە دەرەوەی وڵات لە بەغداد لە هەموو زانکۆکانی کوردستانەوە هاتوون شیعرەکانی مامۆستا موفتی پێنجوێنیان خستۆتە ژێر توێژینەوەکانیان و هەموو لایەنەکانیشی دەکەنەوە. دیارە ئەمە یەکێکە لە ئەرکە ئەکادیمیەکانی زانکۆکان کە هەوڵ بدەن ئەو کەسایەتیانی کە ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە هۆشیارکردنەوەی میلەتەکەمانە لە هاتووە، چونکە موفتی پێنجوێنی یەکەمین کەس بووە لە پێنجوێنە کە داوای کردووە قوتابخانە بێتە شاری پێنجوێنەوە. موفتی پێنجوێنی یەکێک بووە کە یەکەم کەس بووە کە ئیمانی بە یەکسانی ژن و پیاو هەبووە. دایان توێژینەوەی زانستی لەلایەن مامۆستایان و پسپۆڕانی زانکۆکانی هەرێمی کوردستان بۆ شیعرەکانی موفتی پێنجوێنی خرایە ڕوو. هەمووان کۆک بوون لەسەرەوەی موفتی پێنجوێنی قوتابخانەیەکی گەورەیە بۆ دەوڵەمەندکردنی ئەدەب و فەرهەنگی کوردی. ئەمەش بۆنەوەی ئەو شاعیرە شانازیەکی گەورەیە. ئەم دەرفەتە بۆ ئێمە زۆر گرنگ بوو، زیاتر موفتی لە لای خەڵک بناسرێ و ئێمە بە بڕای من بەش بە حاڵی خۆم ئەمڕۆ لە ڕێی ئەو توێژینەوانی کە لەم کۆنفرانسە دەکە ئاشنایی زیاترم بە دیوەکەی تری شعرەکانی موفتی پەیدا کرد و جێگەی خۆشحاڵیەکە ئابە شێوە زانستیانە باز لە شعرەکانی موفتی دەکرێت. هەڵوێستی نیشتیمانی و نەتەوەیی لە شعرەکانی موفتی پێنجوێنیدا پانتایەکی گەورەی داگیر کردووە. ئەمە جگەلەوەی لە سەردەمی خۆیدا بەوە ناستراوەهانی خەڵکی داوە منداڵەکانیان بخەنە بەردەم خوێندن بە تایبەتی کچان. ئەمەش لەو دەمەدا بە جۆرێک لە شۆڕشی ڕۆشنبیری ناسراوە. موفتی پێنجوێنی زۆر ڕێزی لە ئافرەت گرتووە. بە مناڵیش کە شعرەکانی باوکمە خوێندەوە هەمووی لەسەر ماف و سەربەستی کچە، بە تایبەتی شعرێکی بەناوی منەوە داناوە گێلاز. کە سێرەقی شارەکانی زیاتر باسی خوێندن پێشخستنی ئافرەت. موفتی لە کاتی خۆشە تەنها شاعیر نەبووە، پیاوێکی سیاسی بووە. مەلا عەبدوڵای تونچی ناسراو بە موفتی پێنجوێنی ساڵی 1880 لە پێنجوێن لەدایک بووە و ساڵی 1952 لە سلێمانی کۆچی دوایی کردووە و لە پێنجوێن بە خاک سپێردراوە. مەریوانە بڵا، کورتسات نیوز، قەزای پێنجوێن.